والله قلنا عبيتو زياده خلوي زياده براسي قلنا عبيتو زياده وتسيو بيتو زياده بیرۆکەی ئەو شاپلێدان لە ئۆتۆمبیلەکان بە سەرکەوتنی ئۆتۆمبیلەکان چۆن بۆ بڕیاتاندا و وا بکەن و بڵاوی بکەنەوە بەڕاستی بێ بازاڕێ بوو هەگوتمان با بیرۆکە چی وا بکەن بەسە بکەن شعبی لێ دەین و ڤیدیۆ بکەن ئەگەنا هیچ کەم هەلو خۆش خۆش لە بەخاتری پایتەخت خۆش لە بەخاتری پایتەخت ئەمە دەیبینن والله قلنا عبيتو زياده خلوي زياده براسي قلنا عبيتو زياده وتسيو بيتو زياده والله قلنا عوبي اخويا تفنيش كريو صار برو خلاص نيتو زياده يعني عقبت حالة زور قبريك او سياره له بيتو زياده بس تصويرك بس او قلنا عبيتو زياده يعني استفاده ما نكرمها هیچ استفاده ما نکرد براستی مەسەلەک هەیە دەیانگوت ئەگەر نوێ هاتن کوون خەڵاتن ئێوە لەگەڵ ئەو قسەیان کەواتە ئێستا کە ئۆتۆمبیلی نوێ کەوتە بازارەوە ئەوانە ببنە قوربانی ئەوانی تر ئەوانە ببنە قوربانی نێنەوە زیادەی بەڕاستی ئەوە زەرر بەیوە ناکەوێت ناوەڵە زەربە ئێمە ناکەوێت زەربە ئێمە ناکەوێت ئەو نێتەوە زیادەی لەبەرەوەی هیچ استفادەی نەکرێت سیارەی تاویلکە هیچ استفادە نەکرد ڕقەمەکە داتەوە دێتەوە زیادەی هیچ استفادەی نەکرد